بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ معرف ئاغای گەڵاڵی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەم لەم بەشەدا قسە لەسەر کۆمەڵێ باسی گرنگ بکەین بە تایبەتی ڕۆڵی عەشیرەتەکان و هەماهەنگیان لەگەڵ بەرپرسە سیاسیەکان و قسە لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگی تر بکەین جیاواز لە بەشی پێشوو کە ڕۆڵیان هەبووە لە کوژانەوەی ئاگری شەڕی ناوخۆدا، بەڵام لەم نێوەندەدا قسە لەسەر پێگەی ئەمانوە جیاوازیان لەگەڵ مەلا و زانایانی ئاینی و ریفۆرمیستە کۆمەڵایەتیەکانی تر و مەقاومەتیان لە ناو کۆمەڵگادا. ئەمەش کۆمەڵێتەوەری سەرەکی بەشی دووەمی بەرنامەکەمانە دیسانەوە بە میوانداری کاک معرفاغا. خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەکەشان. پێ خۆشحاڵم کە ئەوا بە سەبر و ئارامی و بە هێواشی ئەوەی بتوانین لە خزمەتتان نبین و ئەوەی بزانین و بێتەوە بیرمان لە حەقەتدا نەدەین ئینشاءڵڵا. سپاس. من ئەمەوێ بە پێ و ئەزمونەی کە خۆت هەتبووە لە ماوەی ئەو چەند ساڵە و لە ناو خەڵکی عەشایر و ئەوانە هەڵس و کەوتت کردو و ڕۆڵت بینی و لە مەجالیسەکانە وجودت هەبووە، جیاوازی وەزیفەی ئێوە و مامۆسایانی ئاینی و مەلاکان و تەنانەت سیاسیەکانیش لە چیایە؟ لاهی بەنسبەت عەشایرەکان ئێمەوە بە تایبەتی ئێمە ناتوانین و حاشا لەوە ناکەین کە کورد پیا بۆ دین ئیسلامی بە قەنەعەت خۆی وەرگرتووە و بە تایبەتی هەموو عەشایرە کوردەکان ئەگەر شتێک ئێمە لە حەیات کۆچ و کۆچباریە کە هاتوچۆ کراوە لە شوێنێکە شوێنێ پیرۆزی، ئەگەر شەخصێک بێ، ئەگەر مزگەوتێک بێ، ئەگەر یەکێ لەوانە ئەم عەشایرانە کە چۆ هاتوۆتەوە ئەگەر بەلای بێسانێکادا بێ پەڕۆیە سەوز دەکرا بۆ بێسانە، ینی ئەگەر واژ نەبووایە یانوو ئەمە قورئانە خوا لە ئەو خەڵکە لەبەر خاتر ئەو هینەکە لەو بێسانایە ئەو ئاژەڵوینەی لەوە لا ئەدا، چونکی ئەوە قورئانە هەرچی ماڵ و پۆشاک و شتی بۆیان نەچوێ لە شوێنێکە دایانیان مەرقەیە ئاسارێک ئەولیا پیاوباشان وایە دایان تا چوونە گەرمیان و کێزان ئەو شوێنە زەمان بوو. یعنی کورد ئەوەنە مهتەمە بە دین ئیسلامەوە بە مەلا و پێشەوا و شەخسیەتە گەورەکان ئیسلامەوە. هەروەها بەنسبەت ئێستاش کە الحەمدوللا مەلا زۆرە و شەخسیەت زۆرە و ئەم فەیسبووک ئەمانە لە هەموو قورئان و لە هەموو وەسایلەکان گەنجان تێئەگەن. ئەو وەختە چەند شوێنێک بیارە تەوێڵە خورماڵ ئەمانە بوو لەم بەرەوە سۆڵە لەو بەرەوە کڕبچنە لەو بەرەوە لەم لاوە شەقەرە چیوار، یعنی منتیقەی ماڵ کاک ئەحمەد شێخ ئەم بنەماوانە بەڕاستی خەڵک ئەوەنە ئێعتیقاد و زەمیریان بێمە گەڵاڵی ئێمە لەم کۆچ و کۆچبارەوە هەر مردوێکی بمەردایە ئەگەر لە دەربەنی خان بۆایە ئەیبردۆ سێخەلیل شوێنێکە کە پێڵێن هەرچی جاف و لێیا ئەنێژرا لەم شارە زورەوە هەتا بڕۆژدانە ئەو لای سەیساخ هەرچێ مردوو بمێژرای ئەمان هەوردە ئەحمەد بڕنا شوێنێک گەورەی منتیقەی جافە بەعام کوڕ ئیمام موسای کازمە ئەگەر هەر کەسێ شوێتە ئەوێ ئەم جارە چوونەتە ئێران لە هەر شوێنێتر وایە مردووی هەر شتێک وایە لە شەح حەسەن مەولانا ئەنێژرا. ئەنی کورد ئەوەنە ئەتیقادی بەم پیاوباشانە ئەم مەلانە ئەم شەخسیاتانە هەیە. ئێمە لە خزمەت هەموو مەلا گەورەکانە هاتوچۆ ئەکرا ئێمە ئەچوین بە تایبەتی ئەوەی کە پێ بڵێ مەلا و پیاوباش و ئینێ لە تەک هەموو عەشایرەکانە ئەمە وەکو کاک معرفەمە ببوورە وەکو هینەڵی، یعنی وەکو تۆ جۆرێک لە تێ هەڵکێشی لەگەڵ ئاینی ئیسلامە. مەبەسم وەزیفە و یعنی ئیش و کارەکانتان بوو، یعنی ئەوەی کە مەلایەک ڕۆڵ ئەبینێ ئێوەش وەک عەشایر هەمان ڕۆڵ ئەبینن لە ناو کۆمەڵگا و لە ناو خەڵکا بۆ هوشیاری بۆ چاکان کاریان ڕاست بێ هەموو هەفتەیەک جمعان ئیتر لە هەر شوێنێ بێت لە منبەرەکانە دائیمەن ئیرشاد و قسەی باش و ڕێگەی باش و ڕێی دینداری و ئەو شتەی کە دوورە لە هینە ئەمانەمان پیشانەدەن و بۆ هەر لایەکیش بچین ئێمە سوڵح مەشاکل لەگە عەشایرەکان پێشەکی
مەلا قورئان ئەخوێنێ مەلا قسەکە مەلا قەرارەدا عەشایر بەبێ مەلا ناچێت و مەلاش بێ ئەندی ئیشەکان بە یەکەوەیە. بەڵێ جاران لەناو عەشایەرە ئەدەبێک ڕێعایەت ئەکرا ئێستش بۆ سەرۆکەکان و گەورەکان بە تایبەتی گەورە و بچووک. ئێستا زۆر جار بازەوە ئەکرێ ئەڵێن وەکو جاران هەندێک گەورە و بچووک و ڕێعایەتکردنی بەرامبەر نەماوە ئەو ئوسلوبی گەورە و بچووکە بۆ ئێوە ئێستاش هەستی پێکەماوە. ئێمە ئەوەی پێ بزانین و ئەچین و ینی زیاد لە حەد ڕێز پیا و ئاینی زۆر شخصیەتە گەورەکان پیاوە باشەکان هەر هەیە و هەر ئەمێنێت و ڕەنگە زیاتریشی کردێ کەمتری نەکردێت. من لە تەک هەموو شخصیەتەکان مامۆستا عەلی باپیر زۆر تێکەڵای و ڕێزمان هەیە، چەندین تەفسیری هەیە، مامۆستا سەلاحەدین بەهادین، هەر هەموو قیادە دینیەکان هەر لەوە پێشتریش لە خزمەت مەلا و پیاوە گەورە گەورەکانە. لەناو خۆتان بۆ منە تۆ چیتە مەجلیسێکەوە بۆ چارەسەرکردنی کێشەیە دوو گەنج بۆ بە شەڕیان یا کەسێک تۆزێک تەمەنێکی وەسەتی هەیە یا تەمەنێ زیاتی و گەنجێکی تر تەمەنی مناڵترە، ئەو ئەدەب و بەگوێکردنی جاران کە بەگوێتان ئەکرا و هەمویانت بێدەنگ ئەکرد ئێستا ئەوە ماوە ئێستش ماوە. من بەژدان خۆم قسەکەم ئەنی کاریان ڕاست بێ نەجابەت و گەورەی خۆیانە هەموو تایەفەکان هەموو شخصیەتەکان چونکی ئەزانن مەلجەئێک کە ئاشتی بخاتە ناو ئەم میلەتەوە لە شەڕ دووری کاتۆ یەکەم مەلا و ئاینیەکانە و ئەوەی کە دڵسۆزانە ئەڕوا. ینی بۆ مشکلێ بچووک ئەم پیاوانە ئەچن دوو ڕۆژ سێ ڕۆژ لە تەک دوو گەنجا خەریکە بین تا دەرینە قەناعەت. ئەمە بکەمە وەڵام مەلاکان شخصیەتەکان ئەوەی کە قورئانی لەبەرە ئەوەی قسووری نەکرد و قسووریش ناکەن و زۆرش بەگویان لایەنی کۆمەڵایەتەکەی ئێوە وەڵا لایەنە کۆمەڵاتەکە من بچین بۆ هەر مشکلێ و هەر سڵحێک ئەو منتیقە هەر کێمەلای ئەو شوێنە بانگەکەین ئەو زیاتر باز دین و دنیا ئەکات و باز چاکە و خراپیەکە ئێمە نەک ئێمە هەموو عەشایەرەکان جاف لە هەر شوێنێکا بێ عەشایەرەکان نەک جاف زەنگنە مەسەلا داودە مەسەلا هەمەوەن منتیقەی شارباژێر هیچ شتێ بە مەلاکان ئێمە نایکەین، بەڵام مەلاکانیش زۆر دڵسۆزانە و بەس تکایان لێکەین تکایان لێکەین ئەو تکا ئەوەیە حتا ئیمکانێت بێت ئەم منافەسەی نە لە بین خۆیانە نەیەڵن ئەم شتانە کە هەیە و ئەیبیسی نوێژاوازی فقهی و فکری وانە بین خۆیانە ساز بکەن چونکی کورد ئەو نەبە پاکی و بە نیەت پاکی و بە عەقیدەیە باشەوە قورئان و دین وەرەگرێ هەر ئەوە باشە لامان نەگەڕ هەرێکی بەلای ئیش و کارێ خۆیان ئەوە خۆش نییە. بەڵێ کاک مارەڤ زۆر جار ڕەخنە لە سیاسیەکانە گیرێ کە لەگەڵ یەکە ناگونجێن و حیزبە سیاسیەکانیش کە پێکەوە هەڵناکەن ئەڵێن ئەمانە عەقڵی خێڵ و عەشایەریان هەیە ئەم تێگەیشتنە تا چەند لای ئێوە قوبوڵ و ڕاستە؟ وەڵاهی ئەوەی کە ئەوانیش بن ئەقەیە لەبەر مەسلحەت میلەت کورد ئەمڕۆ لەبەر ئەوەی کورد هەر لەو ڕۆژۆ کە دروست بووە هەر لە شەڕ و دامایی و ژێردەسەی ئێران و تورک و عەرەب و ئەمانە بۆ ئەنواع مشکلەمان بەسەر هاتووە قەیە حیزبە سیاسیەکان کورد و ئەمانە گشتی برای یەک بن بۆ زروفێ تایبەتی خۆیان هیچ تێرە مەبەسم جۆرێک لەوەی کە یعنی باس ئەکرێ تێگەیشتنی عەشایەری و کۆمەڵایەتی بە تێگەیشتنێکی خراپە بینن کە هاتۆتە ناو کایی حیزبایەتی و سیاسەتکردنەوە. ئێستا تەجروبەیە ئەگەر خراپیە بین و بە خراپیەزان ئیعلانی بکەن بڵێن وەڵا هیچ هەرچی سڵحی عەشایر و ئەم میلەتە ئەیکات بالفعل دەستخۆشیمان لێەکەن هاوکاریمان نەکەن هانمان نەدەن من هیچ شتێکم نەبیستووە نە من و نە عەشایەرەکان و ئەوەی کە ڕەفیق و هاو هین بەخۆیان لێمان نەبیستون نایسە دەسەڵات بۆ نمونە دەسەڵاتیش من لە منتیقەی من باس خۆمانەکەم ئەوەی کە منتیقەی کەرکووک و منتیقەی سلێمانی و منتیق ئەو منتیقانەی کانی وەڵاهی دەسەڵات قەدەغەی لێمان نەکردەوە کە هاوکاریشمان نەکەن و دەستخۆشیشمان زۆر جار قسە لەسەرەوەیە بۆ منە پیاوێکی وەکو بەڕێز سەرۆکی عەشیرەتێکی گەورەی لە کوردستانە ئەم سەرۆکایەتێ لە باوکتۆ باوکت لە باپیرتەوە پشتا و پژماوەتەوە ئەوانیش کە لە ناو حیزبەکانە شێوازی حکومڕانی ئەکەنوە بەڕێ بڵێن پشتا و پشتە هەروەکو عەشرەت و عەشایەریەکە وایە ئاوا ڕەخنەیان لێگیرێت خزمایەتی دەوری هەیە. قسە کە جەناب و فەرموو من وەهای بۆ چم وایە ئێمە میلەتێکین کە
لەو ڕۆژۆ کە کورد بووە هەر لە شۆڕش و لە حەقۆی نەفەوتانەوەی تر هەرچین و تۆژێک لەبەر ئەو زڵمەی کە حکوومەتە یەک لە دواییەکان عێراق لە هەر شوێنێکە کردوێتی ئەم میلەتە دا نەماوە هات دیفاع لە حەقی خۆی کردو بەڵام ئێستش ئەم زروفە خوابەمانی ڕەخسانەوە هاتوێتە ئێو حکوومەتێکمان هەیە بە حیزبە ئیسلامیەکان و بوانیشە شت زۆر زۆر باش کراوە شش کراوە ئومێدەوارین ئەوەی باشە ئەو حاڵەتە ببوورە و حاڵەتت پێ تەبیعیە پرسیارم وەڵا ئەوەی کە باشە دەستخۆشیان دەسەڵات بنەماڵە کەسوکار ئەم 30 ساڵە کە هەیە ئەوەی باش کراوە کەس ناتوانێت حاشا لەوە بکەیت کە باش نەکراوە ئەوەی باش کراوە کە دەستخۆشی لێکەن بەڵام ئەوەیشی نەکراوە ئینشاءڵڵا هاوکاری بکەن ئەم میلەتە مستحەقە بەوەی کە زیاتر خزمەتی بکەی ئەنفالمان هەیە کیمیایی بارانمان هەیە وڵات کاولە قیادەی کوردیش ئەوەی من بە وجدانەوە قسەکەم بۆ هین تەقسیری نەکرۆ بڵێ وەکو بڕێن هەمووی زەرب سفر بکەی ئیش زۆر باشی کردو و ئینی ئەوەی کە چاکە چاکتری بکەی ئەوەیش کەمە کورتێ لە هەموو میلەتێکە وڵاتی وەک میسر کە چەندین ساڵە ئێستش کەمە کورتی هەیە ئێران چەندین ساڵە دەوڵەتە کەمە کوردیە تورکیا ئێمە تازە ئینین هەموو شتێک خراپ نییە نابێ باشە باسی نابێ ئەو نەبێژدان بین بڵیان هەر هیچ نەکراوە ڕاستە ئەوە ڕاستە تۆ شتێکی گرنگت باس کرد لەم لەو بارودۆخەی کە لە ناو کۆمەلگا حیزبایەتی زۆرجا تەونی کۆمەلگاشی تێکداوە پیاوانی عەشایری وەکو ئێوە ڕۆڵ و پێگەتان کاریگەریەکەی جارانی ماوە هەچەند پرسیارم کرد پێشتر بەڵام بەو واتایی کە بڵێم یعنی ئەوەی کە حیزبەکان جاریوایە تێکیەدەن ئێوە وەکو مڵکی گشتی هەمویان چاکی بکەنەوە لای ئەمە یەک مۆزوع هەیە ئەم عەشایرانە کە هەیە لە هەر شوێنێکە ئەوەنە عەلاقەی ڕۆحی و کە سوکاریمان تێکەڵە گشتی یا خەڵۆزای ئەوە یا میمزای ئەوە یا ژن و ژنخوازی یەکە ناتوانێت هیچ قووەتێک هیچ کەسێ ناتوانێت لە یەکمان جیا بکات و چەندێ مشکلە بێت ئەم برا گەورانە ئەم عەشایرانە کە یەکە گرێت هەموو مشکلەکان حەلەکان ئەوە نییە وەک ئەوە نەما پێ 100 ساڵ دووشوان لەو کەشە شەڕێکی وردایە بەجارێ لەبەر ئەو دووشوانە کە سەرشکاوە دە 15 کەس کوژرا ئێستا ئەوە نییە چ مشکلەیە گەورە بێ حاڵان لەر منتیقەیە بێ عەشایرەکان پیاوەمەلەکان لە خزمەتیانە مشکلەکە چەندێک گەورە بێ بچووکیەکەنەوە بچێکن تا کوژێت و ئێمە فەخر و شانازیە بۆ میلەت کورد حیزبە سیاسیەکان هەمویان حسابتان بۆکەن بە سیاسەکان ئەوەی کە ئێمە بیزان و بیان ناسین هاوکاریمانەکەن دەستخۆشیمان لێکەن ئەرقەلێ ناخانە ئیشمانە بێژن چونکی هەمووی لە مەسلحەت کورد و هەمووی لە مەسلحەت ئەو خەڵکەیە و شەڕ کوژانەوە و فیتنەڵدن کێ حەزی لێکە کێ بەدوایە ئەگەڕێ بەڵێ تۆ لە ڕابردوودا سەرکردە گەورەکانی کورد ئەوانەی کە لە ژیانە نەماون لەوانەیە لە بەشی پێشووی بەرنامەکە پرسیارم لێ کردی بە تایبەتی بۆ چوو بنەلایەن بۆی شەڕی ناوخۆ و بەریە کەوتنەکان کۆتایی پێبێن بەڵام ئەو سەرکردە گەورانە کیانت لە نزیکەوە بینی و وەکو عەشایر سەردانت کردووە وەڵاهی من بەش بە حاڵ خۆم لە 64 بۆ 65 هێشتا ماوەی بۆ بەیان یانزەی ئازار عەشایر جاف عام مسوابەک کەریمبەگ لە حەیاتە نەماوە مسوابەک کەریمبەگ کوڕ کەریمبەگ و کەریمبەگ برای کەریمبەگی فەتاح بەگی جاف ئەمە بنەماڵەیە گەورەی جافن و جاف لەو ڕۆژۆی هەیە برا گەورە و ئین قوبوڵی کردوون جاف ئێمە ویستیان چنە خزمەت مەلانسا بە ڕەحمەت بێ بۆ ئەوەی گەورەی و سقل ئەم جافە ئەم عەشایرە بگەیەنە خزمەت مەلانسا و مەلانسا ئەوان بناسی و بیناسی ڕۆیشتین لە هەموو تایەفەکانە ینی شخصیت گەورە گەورە پیا و گەورە گەورە پیاوەک حاجی قاهر گەورە حاجی قاهر شاتری پیاوەک ئەحمەد ڕۆستەم ڕەیس ڕۆغزایی مستەفا بەگ خۆی حاجی مەحموود هارونی میرزا حەسەن نەورۆڵی هەمە عەلی مەحموود پیرۆز حاجی قاهر معروف شاتری حاجی حەمەد تالیم زۆر زۆر لەم شخصیاتانە کۆبووین و ئێمەش من بە حکم ئەوە و حاجی ئەحماغا بەرمامە و خەزوورەمە و پیاوە گەورە و شخصیت گەورەی و ناو ئێمەش و
ئێمە ڕۆیشتین تقریبا ئەچوونە 40-50 سیارە و کاتانە مفاوەزات هێبوو لە بین بەڕەحمەت دێمەرانسا و حکوومەت عێراقا ماوەی 2-3 مانگێ فرسەت و هاتینە ئەم سلێمانیە ڕۆیشتین طبعاً منتیقەی جاف و ئێمە و ئەوگیسە ئەم قیر و سیارە و ئەمانە نە و تا چوینە ڕانیە زۆرین ئەم عەشایرانە ئەچوونە دەور 400-500 کەس لە هەموو شەخسیەتە گەورەکان جاف هاتوون. ئەوەم لەبیرە گشتمان لە مزگەوتەکەی ئەم لای ڕانیە کۆبوونە و کاغەزێکیان نووسی بۆ شخصی عەباساغا عەباس مامەداغا تر یەکێکە لە پیاوە هەرە گەورەکان کورد و جێی شانازی بۆ هەموو کورد. تر پاش نیو سەعات بەڕەحمەت بێ شخصی مەلانسا خۆی و عەباساغا وان هاتن بۆ ناو ئەو قەرەباڵخەی ئەمەش بە حەلقەیە گەورە بەرزانی بەڕەحمەت بێ تەوقەی لە تەک هەموویان کرد و دواساکە دانیشتین و دکتۆر حەسەن جافێ ئێستا لە تەمەنا ماوە ئەو کاتانە تەلەبەی چوار عیلمی و ئەوانەوە ئەسا بە ناو جافەوە شتێکی خوێند و بەرزانیش فەرمی من لە نزیک و دوور و عەشایر و جاف و ئەمانە ئەناسم بۆ ئەوەی لە یەک تێبگەن و بزانن ئێمە چیەکەین تە حکوومەت عێراقا پێمان باشە ئێوەش عەشایرەکان 10-15 کەسان بمێنێن و لەسەر فەرموودەی ئەوە ئێمە 15 کەس شتێک واماینەوە ئەو کەیتری هەرێکی بەڕەغبەت خۆی هاتەوە بەڵام ئەم 15 کەس یا شتێک ماینەوە بەڵێ منیش مامەوە حاجە حەماغە ماوە حاجە حەمەد تالیم ماوە بەڵام نەختێ نەخۆش و خەلیفە تۆفیق هەر خوشکەزایەتی ئەو ماوە حاجی مەحموود هارونی ماوە پاش بینێ کاگا حەمەی حاجی مەحموود سەر شکر بۆخوا ئەو ماوە ئەحمەد ڕۆستەم ڕەیس هەموو ڕەغزایی و ئەویش بینێ ماوەش پیر و لالە ساحەوی لە جێتی ئەو ماوە خاڵا حەمەد تالیم جارە هەموو شەخسیەتەکان جا 15 کەس ماینەوە. ئیتر ئەوە خۆشترین کات و بۆ ئێمە چونکی لەو کاتانە ئێمە ئەم عەشایرانە هەموو هەفتەی جارێ بە خزمەت شخصی بەرزانی ئەگەیشتین. کەمانەوە بۆ باسی چیتان کرد؟ باس ئەویان کرد لەو کاتانە کورد چی بکات چی نەکا بەڕەحمەت بێ شخصی مامزالیش هەر لێوانێ بەڵام مەکتەب سیاسی ئەوان لە ماوەتون سیراعێ بوو لە بینە عەلی عەبدوڵڵا مابوو ئەوانەی ئێمە هەموو ڕۆژێ ئەم عەشایرانە یەکتریان نەبینی عەلاقەی ورد و خۆشەویستی هەر ئەو عەلاقەوە ماوەژینکی ئێمە جاو لە ئێمە دوور و منتیقەی ڕانی ئەوانە دوورن لە هەمووی خۆشتر ئەم عەشایرانە ئەم شەخسیاتانە یەکتریان ناسی لە هەمووی خۆشتر هەموو هەفتەیەک لە کاتێکە ئەگەیشتنە خزمەت بەرزانی ئیتر ئەوەی کە زروف و ئین باشە قسەشە فەرمووی ئێوە هەموو هەفتەیە گەشتنە مەنتیقەی ڕانی و ئەو نە ماینۆ لەوێ ئەو 15 کەسەت چەندێکمانەوە لەوێ وەڵی 3 مانگ شتێک ماینەوە. ئەم 3 مانگە چەند جار بەرزانیتان بینی؟ ئای بڕا بکە 20 جار زیاتر بە خزمەتی هەموو جارێ بەس باسی خۆیان و ڕێکەوتنی کورد و حکوومەتی عێراق باس ئەم منانە بوو باس زروف بوو زۆریشی ئێوە وەکو جۆرێ لە ڕاوێشکارمانەوە ڕاوێشتان عەرزەکەم ئێمە نوێنەر عەشایرەکان خۆمانین لە جیاتی هەموو عەشایرەکان وەکو نوێنەر جاف ئەوە ماینەوە. چ ڕۆڵێکتانە بینی لەوێ لەگەڵیا؟ یعنی ڕاستە نوێنەری عەشایر بوون بەس چ سوودێکتان بەو ئەگەیان وەکو سیاست کە یەکێ لەو سوودانە کە بوو ئێوارانێک مامزال بەڕەحمەت ڕۆیشت ئاتە خزمەت هەموو عەشایرەکان و ئاتە لای ئێمە شتی معلوماتێک گەورە هەیە کە ڕێزەرای ئەو کاتەی زەمان عەبدوڕەحمان عارف تێت بۆ خزمەت بەرزانی وتی حەزەکەین ئەم شەو هەموو شەخسیەتەکان کۆبنەوە بچنە خزمەت بەرزانی بۆ ئەوەی بانی کە
ڕێزەرای کێوهین و عەبدوڕەحمان بەزاز شتێوا یەکێک لە ئەو کاتانە بەڵێ عەبدوڕەحمان عارف و عەبدوسەلام عارف دوای عەبدوسەلام عەبدوڕەحمان عارف بەزاز لە- بوو عەبدوڕەحمان بەزاز نە عەبدوڕەحمان عارف لە عەبدوسەلام عارف لە ئەو لە تەیارەکە خوارەوە. سوتا دوای عەبدوڕەحمان دوای عارف عەبدوڕەحمان عارف اینجا عەبدوڕەحمان بەزاز سەرۆکوەزیران هات. بەڵێ ئەو هات وتی معلوماتیان ئەبوو وتی بەیانێکی تێتە خزمەت بەرزانی بۆ ئەوەی حکوومەت عێراقی وها نەکا کە بڵێ کورد تەفرەقەیە ئەرەو شەوە شخصیەتی زۆر بە سەرۆکایەتی شێخ لەتیف شێخ مەحموود بەڕەحمەت بێ کاکە زیاد عەباساغا شێخ حوسێن بۆسکێن ئەم شخصیەتە گەورانە و ئاغاوات پشتێر با پیراغی گەورە کاخ ئاسماعیل تەلان بەڕەحمەت بن ئەمانە ئێمەش ئەم شخصیەتە گەورانە چوین بێ لە ڕێگەی ئەو کاتانە چوین بۆ خزمەت بەرزانی چوین گەیشتە خزمەت بەرزانی و شەومانەوە تر شێخ لەتیف من ئەو شایەتی ئەدەم لە تاریخە مەلانسفا کە هەر جارسێکە دانیشتایە شێخ لەتیف دابنیشتایە زۆر ڕێزی لە گەورەی شێخ لەتیف ئەگرت ئەبەوەی عەرزیان کردیان شتێ وایە و عەبدوڕەحمان بەزاز بەیانی تێ بۆ خزمەت جەنابوو پێمان خۆشە ئەوانەی مەکتەب سیاسی بەڕەحمەت بێ مامۆستا بەرای مەحمەد و عەلی عەسکەری و کاک عومەر دەبابە و ئەو شەخسانەی مەکتەب سیاسی بێن خوا هەڵ ناگرێ وتی هەر زۆر باشە با بێن و ئەو کاتەوان لە ماوەت بوون بەڵێ وەختە مینێک لە بینیانەوە شقاقەکە ئەو کاتە دروست بوو. من ناڵێم بەڵام ئیتر نەئەهاتن هەرەو شەوە شێخ لەتیف و شێخ حوسێن بۆسکێن و کاکە زیاد و عەباساغا و چەند شەخسیەتێکن بەیانی بۆ خۆرکەوتن ئەوانەی مەکتەب سیاسی گشتیان هاتن یعنی بە کۆڕ و کۆمەڵێک چون لە دەربەنی خان ئیستیقلالیان لە ڕەحمان بەزاز کرد و هاتن یعنی ڕۆڵ و پێگەی ئێوە بوو دەوری بینی لای عەشایرەکان ئەو کاتانە ئەوان لە ماوەت بوو چوون بە دوایانە بۆ ماوەت هێنانیان ئەوردیان بۆ ڕانیە هێنانیان بۆ ڕانی و دوایی چوون بۆ دەربەندی خان دوایی کە عەبدوڕەحمان بەزاز هات و ئەوانە چوونە پێشوازیەوە ئەوردیان یەکەم جار و یعنی زۆر شتێک خۆش و ئەی بۆ لەوێەوە ئێوە هینتان هەوڵی ئەوەتان نیە بڵێن لێەوە ئاشتەوایەکی یەکجاری دروست بکرێت ئاشتەوایی دروست کرا ئاشتەوایی بۆ دروست نەکرایتر ئێمە ئەخە خۆ هەر ناوکۆچیەکان هەرمانەوە ئاشتەکان دروست کرایترمە نازم ناچمە ناو مۆزوع ئەوە خەتای کەس نییەوە ئەکرێ بڵێن یعنی ئالەوە تا بەشێک لە تەموو مژەکان لە نێوان هەردوو لە ڕەویەوە ئەو کاتەی تر حیژ ڕێوی تر بە یەک چین و بە یەک شن و لەبەرەوە ئەم پیاوە ڕێوزەرای عێراقەبا نەزانێت کورد لە ناو خۆیان تەفرەقەیە گەورەی بەجێ هاورد بەرزانی خواب بە شادیکە گشتی ئەو ڕۆژە بە یەکەوە ینی هەموو قەرارێکی لە مەکتەبەکەی ڕانیا گشتی دانیشتین کەواتەیە کرێ بڵێن ئێوە وەکو عەشایر لەو هەر کاتانە ئێمە ناخر یعنی ئێوە کەڵم ئێوە ئەرچی عەشایر ئەرچی عەشایر و منتیقە و پیاو باش و ئیسفادەیان لێ کرا بۆ زۆر ئیسفادەی لێکرام عەرزی ناکەم لەمەی خۆشتر ئەم عەشایرانەی جافەی ئێمە منتیقەی ڕانیوانە مەگەر بە ڕێبواری بمان بینێ تێکەڵاوی و عەلاقە وردەرە و عەلاقە وردە تایسش تێکەڵاویوامان هەیە بەڵێ ئێوە دوای ئەوەی وردە چەند ساڵێ دوای ئەوە بەیانی 11 ئازار هاتەکایەوە ئێوە دابڕانی تر تۆجای تر بارزانانی نەبینیەوە ئەو سێمان و قسوورە ئیتر هاتینەوە ئیتر هاتینەوە خۆی تر ئەوەی پێنەش و شەڕەکە دروست بوو بەس کاگمارە شتێکی تر ڕووی لەتە حکوومەت عێراقشا دروست بوو نەکەرەوە بەڵێ ئەزانم پێشتر تۆ باسی ئەمە 65ەکەیت و ئەو کاتانە بەڵام دواتر لە 1661کە عەشایەرەکان بە تایبەتی سەردەمی عەبدولکەریم قاسم ئەوانەی کە یاسای ئیسلاحی زەراعی ئەوانە هەبوو ئەوانەی پیانەوتی ئاغاوات و خاوەن مڵکەکان لە دەربەنی خان لە خەلەکان لە چەند شوێنێک ناڕزایەتی و خوبشاندانیان کرد تۆ ئەوەت لە بیرە ئەو کاتان لە بیرم درۆ ناکەم مناڵم ترۆختە منەوە دەرە و پیاوە گەورانەی تر و تەوان شەڕ دەربەنی خان دروست بوو هەموو عەشایەرەکان هەرچی ناوی کوردە لە دەربەنی خان
مانۆ منتیقەی ئەمانش لە منتیقەی بازیان و ئەمانە مانۆ تانی 6 ڕۆژ ئەو بە تاپڕ و بەس ئاخرە و کاتانە خۆ بەشێ لە مڵکەکان لە خاوەن زەویەکان سەنراونە ئێوەش وەکو ئاغا لێتان نەسەنرابوویەوە تۆ من ئێستا بۆ باسکەم ئێمە بەگزای حاصڵ 5 دێمانبەر ئیسلاح زراعی کەوتەوە 24,000 دۆنم ئێمە تەوزیع کراوە بەڵام خۆشبەختانە دراوە بەکێ دراوە بە گڵاڵی حەق خۆیەتی ئێمە وەڵام من ئێمە وازاین چۆن دراوەتە مناڵ و کەسوکار خۆمان هەر ئەوانش یەکشت زۆر گرنگە کاگمارف لەناو عەشرەتەکانی جافا زیاد لە سی و ئەوەنە عەشرەت هەیە ئاغایانتیان ئێوە چۆنە گەڵاڵی ئاغایتیایە هەڵا گڵاڵی زانێ چوت چۆن کوڕە بچکۆلەکە بە باوکی ئەڵێ کاکە یا یەکێ باوکیڵێ و ئاهایە گڵاڵی گەورەی و شت خۆیەتی بە ئێماڵێن ئاغا وانە ئەوە نا خلاسێت و گەورە و بچووکی سەر نازام ئەم دەورێترا ئەگینە ئەو علاقەوی ناهین ئەوەی ئەگینە نەک ئێمە ئاغەبین و ئەوان مسکێن هەروەکو چۆن کوڕ باوکڵێ باوە برا بچکۆلەکە باوەکەیتە لێ کاکە ئاوایە نظام ئێمە نظام ئاغایی و ئەوانە نییە نظامێک عەرز ناکەم هەموو شتێ بیکەین بە مشاورە ئەیکەین نەیشیکەین هەر بە مشاورە هەستەکەم تۆ لە قسەکانە ئەتەوێ یعنی جۆرێک لە مرونەتی تایە ئەتەوێت لەو من گەراییە خۆت پارێزی هەر بڵێ من زۆر شتەکە گشتیەکەیتەوە لە ماوەیەم دوو حەڵقەی بەرنامە تێبینی ئەوە قەناعەتی بێت ئەوە هینێک نییە هەروایە ئەنی نەک ئێمە عەشارەکان جافی ژاوە ڕەنگە مقابلەی نزیکتان نەکرد بێ ئەوانی شەر ئێمە هەر لە ناو خۆمانە هەر مشکلێ بێ لێنە هەموو تایفەکان جاف گشتی کۆبینەوە باش بکەین یا خراپ نەبین چی نەکەین بێژگە لە تایفەکان زۆریش کە جافیش نەبێت لە تەگەوانە علاقەیە ورد و تێکەڵاویمانێ چونکی ئەم هاوکاری و ئەمانەیە ئارامی بەڵام ئەم ڕۆڵە لە ئاستی ئەعلام و لە ئاستی چۆنەڵی ڕایگشتیا زۆر کەم ئەبینرێ و باسەکرێت خۆیمە هەموو شتێک بۆ ئیعلامی نیە ئەمە لەبەر ئینساف و ویژدان و منتیقەکان خۆمانەکەین ئیعلامیمان بۆ چییە تعریف عەشایر بکایە تعریفی نەکە عەشایر وەکو ڕۆژ وایە بە کەس دا ناپۆشرێ ڕاستە ئێوە ئێستا کەسێکی وەکو تۆبوون و نە زۆر جار باس لەوەکە کە عەشیرەتی گەڵاڵی لە ڕابردووشا بە تایبەتی عەشیرەتێک بووە ئەندازەیەک هەندێک شتی قوبوڵ نەکرەوە زۆر جار لەوانەیە بەوە ناسرابێت لە هەندێک ئەوەی کە ناکۆکی ناوخۆی دەرەکی یعنی لە کۆمەڵە کێشەی بۆ دروستوە تۆوەکو کەسایەتی خۆت ئەم تەبعی کە هاتە ئەم شێوازە تا چەند ڕۆڵت هەبووە لە چۆنەڵی هێورکردنەوە بڵاوکردنەوەی ئەو عەقڵێت و کەلتورە کۆمەڵایەتی خوو بەسەر عەشرەتەکەتەوانی عەشرەتێکی وا بە شێوەیە کە زۆرجا کێشە هەبووە سەرکێشی هەبووە گرفتە بووە قبوڵ نەکردنی شت هەبووە لەگەڵ عەشرەتی ترا لە ناوخوا تۆ چ ڕۆڵێک ناوخۆی خۆمانە یا ڕەبی بەخاتر ئەو قەڵانە جارەتر ئەو شتە ناخۆشانە نەبینەوە 4 کوژراوە 5 کوژراوە 7 کوژراوە 2 مانگی نەبووە حەلمان کردە نەک ئەوە من هەر هەموو قەومەکە گشتی دڵسۆزە بۆ ئەوە یعنی نانێشتووە بە هەر وەسایلێ بێت محاولە کراوە و کوژانەمان تۆ بەڵامی تر دەوسەرەکیش برا گەورەکان نینەکانتر جارە ناو جافیش بەخوا ئەوانیش لە ئێمە زیاتر ناو هەمەوەن لە ئێمە زیاتر ناو منتیقەی ڕانیە عەشایرەکان گشتی بە عام کەوت و عەشایر پێ عەیبە مشکلە بێ ببنە چە حەلی نەکات چونکی ئەوە مەسئولیەتی تاریخی بەڵام مەسئولیەتی تاریخیەکەوێتە سەر هەر کەس هەر بنەماڵیە هەر خەڵکێت بچووکیش لە دەیەکە ئەگەر ئاژایە لە دەیەکا بێ مەسئولیەت تاریخی خوایەکەوێتە سەرشانی ئەم مەسئولیەتە لە ئاسی ناوخۆ باس کرد لە ئاسی حیزبەکان و پەیوەندی باس کرد ئەی لە ئاسی داگیرکاری یا چەوسانەوە ئێسا بۆ منە کورد لە باشووری کوردستان با من باسی گەڵاڵیەکانیەوە لە ئێران و لە شوێنەکانی تر و ئەستەکەی تورکیا ناکەم کە لە سەرەتای بەشی یەکەمی بەرنامەکەەوە باست کرد ئەی ڕۆڵتان بینی لەوەی کە ئەو دەست درێژانەی حیزبی بەعس و ئەوانە ئیکاتە سەر کورد لە تێکدانی دێهاتەکان لە ئەنفال لە کیمیایی باران لانی کەم بتوانن ئەوانیش ببینن و قسەیان لێ بکەوکو نوێنەراتی ئەو خەڵکە کە بەو شێوەیە لە خەڵک نەڕوان و نەهامەتی بەسەر کورد نەیەت ئەوەی ئەو خەڵکە پێکراوە قسووری نەکرە بەڵام پێشی نەکەرەوە چی بکەن ئێمە کەس حەزەکە وڵات و دێ و منتیقی خۆی چۆڵ کرد حیزب بە حەز بەو جەریمە چۆڵی کرد
تۆ نەت ئەتوانی ڕۆڵ ببینی ئەو دێهاتانی شارە زۆر نەهێڵن لە ساڵی 1970 بە تایبەتی بۆ 1970 تێک بدرێن و کاول بکرێن. کەس توانی وێژێت ئەی باشە دێهاتەکان شارەکان قەزاکان ناحیەکان بۆ نەیتوانی هەر ئەوە ئیبادەیە کورد و وایزانی دێهات و قەزا و ناحەیە نەمێنێ تر پێشمەگە نامێنێ بەڵام خراپتری کرد دێهاتیش نەما و کاول کرا ئەنفال کران کیمیابەران کرا بەڵام هەر وعی کورد و بەڵام خۆ کاتانە هەر چەکدارەکان لە کورد دروستەکراوەی لە نێوان دوو کەوانە پیاوەتن جاشە فرسانە خۆ هەر لە کەسوکە لە عەشرەت و خەڵکەکە بوو ئەوانە یعنی هین نەئەکرا لەگەڵ ئەوانە قسە بکرێەوە ئەوانە ڕۆڵ ببینن لە کەمکردنەوەی ئەو زوڵمە کێ دەسەڵات سەدامی بوو هەرچی قال لە سەدام قال لە عێراقی ترەوە هێنێ بوو هەرچی سەدامی و تا کێ ئەیتوانی بێژەوە مەکەمەک بەڵێ ئەو کاتانە تۆ مەترسی ئەوەت نەبوو کە نەبووی بە بەشێ لە سیاسەتەکانی ئەوان یعنی سەدام بتوانی تۆڵەت لێ بکاتەوە یا بگیری شوانێ بە لای ڕانێکۆ مناڵێک هەر کەسێ بێ بەشە لە سیاست تۆ شۆڕشێک بیت و هاوکاری بکەیت و نانی بیتی و ئاوی بیتێ و دێهاتەکان پێشمەگە کێ و پێشمەگە دێهاتەکانی بوو کەشەکان و دێهاتەکانی بوو ترکیی بوو ئەو کاتانە کە بە تایبەتی هەشتاکانی سەدەی پێش و ئۆردوگاکانیش کە لە ئەخیری هەشتاکان و نزیک بە نەوەتەکان دروست کرا بە تایبەتی بەشێکی زۆری شارە زوریش هەندێ ئۆردوگای تیا دروست کرا ئێوە نەتانەتوانی پێشنیاری ئەوە بکەن ئەو مجەمەعانەیە و ئۆردوگانە لە شوێنی ترا دروست بکرێ لەو شوێنانە نەبێت کە زیاتر خەڵکی تیا تەوەق درابوو ئەیتوانی ئەو قیادە گەورەکان قایم قامەکان حافیزەکان مەجلیس تەشریعی و تەنفیزی کە ئەمانە بەرنامەی عێراق ئەوان نەیانەتوانی قسە بکەن دێهاتیەک ئێمە کارەبایان لێیان بڕی مەکتەبیان لێیان بڕی خەستەخانیان لێمان بڕی هەموو ئەوە باش پرسیارێکی تر لەوانەیە ئەمە تا ئاسێ لە ڕووی کۆمەڵایەتی و تەقریبەن کەلتوریشەوە خۆشت پێت خۆش بێ لێت بکەم تۆ بەشی زۆری گەڵاڵیەکان لە هەموو کوردستانە ئەناسی و پەیوەندی شتەیە لەگەڵیانە بەڵام تایبەتمەندی زۆر جار یەک شوێنی دیاریکرا و کە باسەکرێ پێوترێ شارە زور لەسەر شارە زور شتێکت هەیە قسەیەکت هەیە شارە زور ئەگەر هەڵبەت لەبەرەوەی کە خۆت لەوێ ژیاوی گوندەکەی شارە زور لە شارە نەوەڵا یەک شارە زور ئەحسایە کرا ئینێک ساڵی چەند نانە عەرزەکەم 75 دوای ئەوەی کە نەقسە و شت بەسەرمان هاوت و پێش ئەوە جامیعەی سلێمانی و جامیعەی مووسڵ و یەکێ لە وڵاتە جامیعەکان هاتن ئەحسای شارە زوریان کرد لەم لایەنەوە 500 مەترا ئەرزیان نەڵەکەن بە 900 مەتر و ئەیان خستە عینێک و ئەیان برد بۆ فەحس ئەو کاتانە هەڵبەت ساڵانی هەفتاکان ئەڵیت دوای هەفتاکانیش تقریبن جامیعەی سلێمانی لێرە جامیعە سەرەتای هەشتاکانە جامیعەی سلێمانی لێرە بوو جامیعەی سلێمانی ویستی مەسحە شارە زور بکە لە تەک جامیعەی مووسڵا و لە تەک چەند شەریکەیە خارجیە هاتن مەسحیان کرێت تاوەکو خۆت عەسکەریەشیان لە تەکاو خۆت عەسکەری لەبەر ئەوە دەتێکیانە و پێشمەگە نەیان فڕێنێ ئەمانە ئەز شارە زوریان کرد لە مەسافەی 500 مەتر بۆ 500 مەتر لەو ئەرزان ئینیان خاکیان داور نردیان پاش 3 مانگ هاتەوە وتی ئەم ئەرزە سێم ئەرزە لە هەموو عالەمە ئەرز زەوی شارە زور لە هەموو عالەمە سێم ئەرزە ئەنی هەمووی گڵە ڕەشەیە هەر هەتا خواری بەڵام لە چ ڕوویەکۆ لە ڕووی سوودەوە لە هینی کانزاوە لە چی باشترین ئەرزە لە عالەمە سێم ئەرزە بۆ کشت و کاڵ بۆ هەموو شتێ بۆ هەموو شتێ دەسەدا تر شارە زور بەڵام بێن ئیتیمام بن بە شارە زور تیمان بە ئاوادانکردنەوە یەکێ لە مشکلەی شارە زور ئەوەیە بێ ئاوە ئەوەی من شارەزام دێ ئێمە ئاوی هەیە ئالان ئاوی هەیە کانیکۆی چوخ ئاوی هەیە مالوانە ئیتر هەتا ئەچێتەوێت تقریبن زار لە هەزارەها هەزار دۆنمە دەیمە لەو بەحرەوە ئیستا ئەڕات و بێخاوەن لەو ئاوەی سیروان چۆن سوود وەرنەگیرەوە ئینی بۆ بکەن ئەنی زیاد لە 450 هەزار دۆنم
دەم شارە زۆرە بێتە بەراو دوو هەمیش ئینێ بکەن یەک بە ئیسلاح زەراعیە بچنەوە بە ئیسلاح زەراعیە بچنەوە ئەو ئیسلاح زەراعی سەقەتەی کە لە زمانەی سەدامە هەر ئەوەیە ئێستا تەماشاکەی سەروەی کورد کوێیە سەروەی حیواناتە لە شارە زۆرە شوێنێ نییە دە حیوان تایە بلێڕێ هەمووی مەرعا و کەژ و کێ و ئەمانە کێڵاویانە و شوێن نییە ینی ببوورە تۆ ویستی لەم پەیاما کە ئەو توێژینەوەی زانکۆی سلێمانی و مووسڵ باس کرا بۆ ڕایگەشتی ئێستا بینەرێکی زۆر لە دەرەوە لە ناوخوا سەیری ئەم بەرنامەکەن ئەتەوێ بڵێ خاکی شارە زۆر چییە؟ وەڵا خاڵک شارە زۆر ئاڵتوونە چونکی ئەگەر بێت و ئیهتیمام بە شارە زۆر بدرێ لە ناحەی سەروەی حیوانی و لە ناحەی کشت و کاڵۆ لە ناحەیەی ترۆ ئەنی کوردستان خۆمان هەر پێویستی بەیش نایە ئیهتیمام بە ڕانیە بدرێ عەرز ڕانیەی منتیقەی بتوێنوانە و هەر شارە زۆر وایە ئەم ئەرزانە خوا کردوێتی خۆ ئێمە نەمان کردووە بەڵام شارە زۆر ئەو کاتە ئەوەنە ژەمەن و ئەوەنە دڕک و داڵ و ئەوانە بووە ژیانی تیان نەبووە من لەم لە 12 ساڵە قایر حاجە حەمە ساڵح هەیە پیاوە گەورەی منتیقەی خۆمانە دەعوەتی کردم چون بۆ ئێوە پیاوێک وتی من لە زمانەی حاجی قایر وەیسیوە تایسە لەم ماڵا بووم وتی ئەم ماڵانە کە ئیسە ئێرە ماشەڵڵا خان و ئەمانەیە حاجی قایر وەیسی زۆر دەوڵەمەند وە خرتەرەوەی 4 ڕۆژ 5 ڕۆژ ئەم ژەمانەمان شێلاوە بۆ ئەوی 4 ڕۆژ ئەم ماڵانە تیای بخەوێ نیش ژەمەن شارە زۆر وا وەسانێ ئێمە منتیقە ئێمە هەروە وەسانێ لەبەر ئەوە ئەو عشارە هیچ ئیشێکی نەبوو هەر بڕە بۆ گەرمیان و بۆ کێسان و بۆ ئێران گەرمیان ئەو نەگەرمووە ژیان تیا نەبووە ئەنیار کەسێ لە شارە زۆر ئێمە ماتۆ مناڵ هەر نە ئەمە هوڕە و سوورەژە و ئاوڵۆ ئەمانە گشتی لەبەر ئەوە لە حیات کۆچ و کۆژباریە بووە بەڵام ئێستا کە شارە زۆر ئاوایە و شارە زۆر شکر ئەنواع وەسائل باشی تایە و ئەم بەڵام ئیمالیە باش ئەکرێت بێن ئیهمالی حکوومەتە حکوومەت بایەخی پێ باتوانێت شارە زۆر بەکاربێنە بۆ بەشێکی داهاتی کوردستانیش شارە زۆر هەرچی شتێک بێتێ لە ئەر شارە زۆرە ئەکرێت باش من ئەمەوەیە تۆک و یەکێک یا بڵێن وەکو کەسایەتیکی با بڵێم کۆمەڵایەتی تۆ چ داوایەک تێ لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم بارودۆخ و ژیانەی کە ئێستا ئەگوزەرێ لە کوردستانە و خەڵک بەدەست نەهامەتی و بێموچەیەوە ئەناڵێنێ بۆی ئەگەر لێرەوە بەرپرسەکان سێکن جۆت لێ بگرن داوای چیان لێەکەی بیکەن خۆیان لە من و تۆ لە گشت کەسێ باشە زان دامای و کەم و کورتی ئەو خەڵکە بەکاربێرن زۆر باشیان کردو بەڵام هەتا باش بکەن بۆ میلەتەکەیان کەمە تا باش بکەن بۆ شخصیت خەڵک ئەنفال و کیمیا باران و شەیدان و هەرچی دیاتە هەرچەند چاکیان کردو بەڵام با چاکتر بکەن با زیاتر خزمەت ئەو خەڵکە بکەن ئەوە باشەوە هەموو شتێکیش نەیکەنە ڕەخنەوەڵا ئەمە هیچیان نەکردو هیچیان شیان کردووە خزمەتیان کە بەڵام خەڵک داوای زۆرتریان لێکە ئینشاءڵڵا وای شەبێ و با گەشتبین بین ئەوەنە خەڵک دوای 30 ساڵیش ئیتر یانە ئیشەڵڵا چەند جیلێک خەریکەوە هەڕوات ئەنە ئیشەڵڵا باشترە بێ و من هەموو خۆم قەت نیم ئینشەڵڵا گەشتبین و هانیان بدەین و هاوکاریان بکەین بۆ ئەوی زیاتر خزمەت بکەن بۆ ئەوی زیاتر بێنە ناو خەڵکەوە بۆ ئەوی زیاتر لە خەڵک پرسنەوە ئیش باشیان کردو خراپیان نەکرە بەڵام باشتریش پێویستە بێ بەڵێ کاکمارە پرسیاری ئەگەر نەبێ پرسیارێکی شخصی زۆرێک لە سەرۆک عشیرەتەکان دیوەخانانەیە لای حیزبە سیاسیەکان تۆ دیوەخانانەت هەیە لا ئێمە بڵێم هەر ئێمە تقریبا سار لە 15 کەس لەم ڕێز عشارە نەی ژافە بوومان بەڵام زۆر دەمێکە بڕاو و پێویستشمان پێ نێژنگی ئێمە بچین بۆیە بۆ میلەت و بۆ قەم خۆمانەیکەن بەڵام حەقیشە چاویان لە هیلاکی ئەو خەڵکە بێ ئێمە ئەوان بن و ئەوان نەبن هاوکاریمان بکەن و هاوکاریمان نەکەن واجبێ ئینسانی ئەخلاقی خۆمانە بە ناو قەوم و وڵات و میلەت خۆمان بیکەین بەڵێ من لە ناو گەڵاڵیەکان و لە ناو بەشێک لە خزم و کەستانە سۆراغم کردو و پرسیارم کردو حەزەکەن بە گەورەکانیان یا ڕئیسەکانیان ئەوترێ
لە ناو حیزبە سیاسیەکانە بێلایەن بن ئێوە یعنی توانی وتانە لە ناو هەمویانە بێلایەنیتان هەڵبژاردووە بێلایەنیشن و بێلایەنیش نین من ئێستا بەس عەشرەت خۆمانەکەین لە هەموو شۆڕشەکانە شەخص گەورە گەورەمان بووە مەزەحیمان بووە ئێستا لە هەولێر گڵاڵی زۆرە لە هەولێر ئەمووی خەباتیە هیلاکی هێمانوبوونی هەیە شەهیدی هەیە هەتا لە ناو کۆمەڵە و دیموکراتە هەتا لە ناو ئینا ئێمە لە منتیقی خۆمانە لە وڵاتە کە ئی منتیقە یەکێتیە حاشا هەڵ نەگرە ئێمە زیاتر شەهیدمان هەیە زیاتر هاوکاریمان هەیە زیاتر ئەیکەن بەڵام ئێمە وەکو خۆمان وەڵاهی من فەرق هیچ کەسێکیان ناکەم هەر ئاواتەوەم کورد یەک بێت و کورد قسەکە جوانە بەڵام ئەوانیش لەوە چێ وەکو مڵکی گشتی سە بۆ نمونە تۆ کە سەرۆکی عاشیرەتێکی گەورەی لە حیزبی عەلمانی نیشتیمانی نەتەوەی ئیسلامی چەپ هەمووی تایە بۆی هەمویان بە مڵکی گشتی خۆیانت بزانن من ئامۆزاکان خۆم لە ناو یەکگرتووە هەیە لە ناو کۆمەڵا هەیە لە ناو پارتیا زۆرمان هەیە شەهیدمان زۆر هەیە لە ناو یەکتا لە ناو کۆمەڵە و دیموکراتە هەیە لە ناو یەکێتیشا زۆرمان هەیە ئێمە هەر شۆڕشێ هاتووە و یەک لە دوای یەک مەزەحی ئەو شۆڕشە کاتە هیچیان بۆ ئێوە جیاوازیان نییە ناوەڵڵا من یەک ئاواتەخوازم و هیوایەتشمان ئەوەیە یەک دەنگ بن یەک ڕنگ بن بە هەر وەسایلێ بێت کاروان ئەم کوردە بگەێنە ئامانش خۆی بەڵێ سپاس من مادووم کردی ئەمەوێت لە کۆتایی بەرنامەکەەوە پرسم کاک مارڤوە بزانم تۆ ڕاستە سەرقاڵوی بەکاری کۆمەڵایەتیەوە بەڵام شعر و نووسینیشت هەیە دیوانی شعری چاپ نەکراوت هەیە ئەمە بۆ خۆم دیوان نووسیمە پێویست بۆ ناکار بۆ دیوانەکەت ناوە ناوەڵە هەر بۆ خۆم ئەگەر بۆڵێکم کرد بێ بۆ خۆمەوە گوێم لە هەندێک شعرت گرت و بینی و مە شعری جوان نووسیوە نمونەیەکت لایە بۆ بینەراوە ئەمەوێ حیکایەتی شعر نووسینی خۆت لە کەیەوە دەست پێ کردووە لە ساڵی چەند ساڵە بۆ بینەران شعر شاعری بە هین نییە شاعری هەست و سۆز و ئێحساسە من ئەنجاغەی گەورە باوک نەنکمە شاعیرە شەمەر بیارە شعری هەیە ئەوە دایەکم لەوە تۆفقاغی باوک دایکم تۆفقاغی گڵاڵی هەر شاعیرە حاجی ئەحماغە خوێنواری نەبووە حاجی ئەحماغە خوێناوی نوان بەقەی چەندین یانی ئەمە کتێبمان لا خوێندۆ ئەوەی خەڵەت ئەوەی ئەلفوبێشی نازانی ئێمە بەگزایی گڵاڵی یەکێ لەو فەزە شکرکە هەیە لە قدیمەوە هەتا ئیسا لە خوێندندا نەبڕین تا ژنیشمان من نمونەیە بچووکە بۆ بێرمەوە لە پەنجاکانە یەکەم مەکتەب لە لای ئێمە لە حاسڵا کراوە ئەو وەختە دەربەنی خان و سەیساق و ئەمانە حیچینەوە هەر ئەوە مەرعەلی هات بۆ حاسڵ ئەکێ لەوانە ئەو کاتە عومەر عەلی مەحافظی سلێمانی وەختە ئەنی لە چلۆنەکان هات ئەنی ئەو بە حاسڵ لە پێشەوە زۆر وتیان پاشا بچێ بۆ هەر شوێنێ پەین و پاتاڵ و ئەمانە لە ئاوایە بینێت و ڕەبێت لە گەورەی دێکە ڕابکە ئاوایان وا پاکۆ کرد لە پەین و پاتاڵ و ئەمانە هەر نەهات ڕۆژە بەیانیانێ ئەم قەرەگۆل و ئەمانە هەر جادەنەوە دەربەنیخان تونێل و ئەمانە هەریژنەوە ئەو کاتانە هات بەیانیانێ دوای خۆرکەوتن هات چونە پێشوازی و پاشا جارە کەشفێنەوە ئاوایی کرد دوای هاتووە دانیشە حاجە حەماغەی باپیرم ئەو ڕسمە بەڵێ دیوەخانەکەی گەورە و پێی وتی ئاغا عیبە مەکتەبتان نیە فەرمی هەر ئەیسا پاشا ئەمر بکە ئێمە ئەم دیوەخانە ناوکێ شێخەی نەبین و ئەیکەینە مەکتەب وای کرد حاجە ئەحماغەش بە ڕەحمەت بێ حاجە ئەحماغە ئامۆزایی و ئەیشتی منیش کورسی و هین هەر لەو کاتانە دیوەخانەکەی دوو بەش کرد بەشێکی بۆ مەکتەب و بەشێکی بۆ مامۆسا جا لەبەرەوە هەر لە ماڵ خۆماناوە و من خوشکێکم ئەمەرخوای کرد لەو بێنا من هەموو بەبێ ئەو ناچمە مەکتەب ئەو هاتە مەکتەب خێزانم کە کەش حاجە ئەحماغی ئەو هاتە مەکتەب خوشکم مامۆستا حاجی عەبدولعەزیز ئەو هاتە مەکتەب کچێتر لە عالانە
برازای حاجی محمد ئالان و ئەمە ساڵی 1940 ڕابکە لە هەموو لایەکۆ گلەیانەکە ئەمانەیان و عیب ناکەن کچەکە نەخوێندن و ئەمانە ئێمە لەو کاتانە کچە لە 50 لە حاصل کشتان خستۆتە بەر خوێندن ئارەوەڵە هەر پێش ئەوەی ژەر لە زمانی پێشووترە لە حیات کۆچ و کۆژباری نەکەوتە بەرتانەوتە شەری خەڵک ئەوە ڕاستی ئەوەیە سەعبەتەوە کاغەزیان بۆیانە نووسێ عیب ناکەن کچەکە نەبەر خوێندن کێک کێ بۆیە نووسین تر ڕەفیقەکان خۆیانەوانەی بۆ سەعبەتە بەڵام گوێتان پێ نەیە نانەوەڵاتر کچ لە ئێمە باشتر خوێندی کچ لە ئێمەش هەر ئێستا الحەمدوللا ئەو کاتانە بڕوا بکە قورئان نەخوێنن کامەلای باشە غڵەتیان لێ ناگرێ ڕاستە تەمان درێژ بن ئەگەر بتانی پارچە شعرێکی خۆتمان بۆ بخوێنیتەوە بەڵام پێشەوە بچمە سەرەوە ئەڵێن تۆ شعرت لەگەڵ شێخ عوسمانی سیراجەدین بیارە شعرت بۆ نووسیوش بۆ تۆی نووسیوە ئەوە چۆن بووەوە ساڵی چەند بوو لای قەزەی ئەو مەوزوعە کۆنە مەسەلا عەرز ناکەم لە تاپەی حاصڵە شێخ سیراجەدین گەورە مۆری پێوەیەتی باپیرەیان ئەنجاغی گڵاڵی لە تەکشە عومەر بیارە شاری بۆ نووسی و ئەوانە ئیتر منی شەر لەین ئەوانە شعرەکە لە بەرە لە دیوانەکە دیوانەکەت کامە بوو ئەمە بوو دیوانەکە لەسەر ناخوێنمەوە ئەگەر بتانی وەڵا خۆ بۆ بینەران پێمان خۆش بوو لەبەروی هەم بۆعدێکی مێژووی هەیە هەم ئەوەگەر لەبەرتە بوو خوێندایەتەوە لەبەرم نیە بە زەمینانە ئەمە بخوێنەوە پارچە شعرێکی خۆتمان بۆ بخێنەوە فەرموش ئەوەی کە خۆت پێت باشە وەڵای من بەخوا زۆرم لێکەی من شعر بۆ خۆم ئەزایی بەشێکی ئەوەیە لە پاڵەوەی تۆ سەرقاڵێکی کاری کۆمەڵایەتی و عەشایری و ئەوانەشتەیە عین مەجای شعر نووسین و بیرکردنەوە و ئەو هەست و ئیحساسشتەیە ئەوەش بۆ خۆی هیچ کەسێکیش نییە قەنەعەت بێت چەند مامەسار شەشۆی و زۆر شخصیت گلێم لێکەن لێ چاپی بکە من بۆ خۆم نووسی و بێتاقەتی خۆم اینکە شاعیر ئەو نەگەورەیە شەخص زۆر پیرەمێر شاعیرە شەخص مەمەولەی شاعیرە شخصە گەورەکان شاعرن ئێمە ناتوانین پێ بخەینە ناوخۆیان بنێن شاعیر بەڵێ گرنگەوەی هەر کەسە و لە سیاقی ئەمە باسی وەفاداری خاکەکە بۆ یەکتری خۆشەویستی وەفاداری خاک لە کۆڕ و کۆمەڵ بە جووتە و بەتاک خاکی کوردستان نەژادی کووردە بەهەشت سەرزەوی سیر ئەم دەستکردە خاکی زێڕینی دەشتی شارە زوور ڕازاوەتەوە بە گوڵی زەرد و سوور دەشتێ فراوان گشت ڕەشەگڵە دەشتێ فراوان گشت ڕەشەگڵە سەیر و سەیرانی فێنکی دڵە لە گەنم و لە جۆ مەرەزە و شووتی دەشتی وا ئاودار هەر کوردەیەتی وایە لانەی شۆڕش و مەردانی ناودار مەجلیس خانەدان لە کۆچ و کۆچبار ڕەشایی دەوار سوارانی سوارچاک لە ڕووی دوژمنە بێترس و بێباک شێرە ژنەکان پشت و پەنای پیاو بۆ میوانداری لە شۆرەت و ناو دوو نەهری گەورە زەڵم و تانجەرۆ زەڵم نەزانین لەکوێوەتێت لەو بەرەوتێت تانجەرۆش لێرۆ ئەڕوا ئەڕژێتە سیوان لای دوانە دوو نەهری گەورە زەڵم و تانجەرۆ سەیحون و جەیحون ئەخەنە پەڕۆ زۆر بە گوساغی خزمەتگوزارن خەڵکی شارە زوور سەرقاڵی کارن کەژ و کێوەکان هەمیشە بەهارە میوەی هەمەجۆر هەمیشە لە بارە دەتۆش خەڵکی کورد ئێوە وجدانتان قەدرزانین کەن بۆ ئاو خاکتان کانیاوی شیرین بە کوڕ و ئاهەنگ تێرئا و ئەکا هێواش و بێدەنگ باخ و باخات لە گشت سەوزایی خزمەتیان هەیە هەر بە خۆڕایی تەنها داوایەک ڕاگرتن ژینگە ساقی گوڵ و گیا کوزەڵە و پونگە پێشێلی مەکەن خزمەتگوزارە کوردی بێوەفا مەکە ئەم کارە پێشێلی مەکەن خزمەتگوزارە کوردی بێوەفا مەکە ئەم کارە تەماشا بکەن سەحرای خۆڵاوی خەڵکی عەرەبستان لە تاو داماوی هەمووی ڕائەکەن دێنە کوردستان بۆ سەفا و سەیران بەرزی کێوەکان ئەمانە هەمووی دەرسێ بەسوودە مەڵێ شاعیران هۆشیان فەرهودە نووسینی شەعر و ئامۆژگاری چاک ناسینی یەزدان خزمەت دایک و باب خاک و وڵات
تۆ هەر کوردستانە ماڵ و جێگامان هەر قەبرستان. دەستی خۆش بێ ئەخوا دەستی خۆش زۆری لێمکردنی دەستی خۆش بێ وەڵام من سوپاس دەکەم ماوەی بەرنمەکەشم تەواو بووە ئەمەوێ لە کۆتایی بەرنمەکە بۆ ئەم بەشانەی بەرنمەکەم هەم وەکو کەسایەتێکی کۆمەڵایەتی وەکو ئەوش کە ئێستا شێعر ئەنووسی یاداشی خۆ جێپەنجەی خۆ چەندێ ڕێکم لەم تیانوسا بۆ بنووسیت. وەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنمەکەم لەگەڵ کەسایەتی کۆمەڵایەتی ناوچەی شارە زور و بەشێکی تر لە ناوچەکانی کوردستان معرف ئاغای گەڵاڵی تا ئەوکو بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن. سوپاس.